تپاین حتی تگوتن سروی بارزانی جی دوی آهنگ داوی بجدار به ایدی خلکی دوره و حتی درگه وکری بو خلکی همون نافچه سرادان بکن چه هیه؟ ئەکار سڵاو لێبێت بێگومان هەڵبژاردننی گەڵاڵا بۆ ئاهەنگی ساڵیادی شۆڕشی گوڵان هۆکارەکە هەر ئەوەیە کە دەڤەری باڵەکایەتی بەگشتی پێگەیەکی گرنگی لە شۆڕشی ئەیلول تەنانەت لە شۆڕشی گوڵانیشە بووە. گەڵاڵا وەک پایتەختی ئابووری شۆڕشی ئەیلول ناسرابوو، تەنانەت لێرە دادگای شۆڕشیش لێرە بڕیاری یاسایی و شەرعیەکانی لێرە دەردەکرد. بۆیە بە فەرمانی سەرۆک بارزانی گەڵاڵە دەستنیشان کراوە بۆ ئاهەنگی هەڵگیرسانی شۆڕشی گوڵان. من لەگەڵ بەرپرسی لقی 26 گوڵانی پارتی دموکراتی کوردستان بەڕێز کرمان ئێزت قسە دەکەم. کاکرمان سڵاو لێبێت. ڕەنگ و ڕوود خۆش دیارە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەت و مێژوویە بۆ دەڤەری باڵەکایەتی بۆ لقی 26 گوڵان پێیانتان چیە لەم ڕۆژە پێتان وایە بۆچی گەڵاڵە هەڵبژێردراوە بۆ ئاهەنگی شۆڕشی گوڵان تەنانەت بۆچی یەک ئاهەنگ بەڕێوە دەچێت ئەوش لە گەڵاڵە و لە باڵەکایەتی بەڕێوە دەچێت. زۆر سپاس بۆ ئێوەش بێشک بۆ ئێمە و هەموو خەڵکی باڵەکایەتی ڕۆژێکی زۆر تایبەتیە. جەنابی سەرۆک گەڵاڵی هەڵبژارد لەو یادە لە 37 ساڵە یادی دامەزراندنی شۆڕشی 26 گوڵان بۆ گەڵاڵە پەیوەستێکی مێژووی هەیە لە بینی گەڵاڵە و شۆڕش و کوردایەتی. گەڵاڵە لە فەرهەنگی شۆڕژگێری ئێمەدا پایتەختی شۆڕش و کوردایەتیە. بۆیە جەنابی سەرۆک لەو چەندجەی کەمە پێشنیارمان کرد بۆەوەی کە ئاهەنگ هەی لێبژێڕین بۆ خۆی پەنجەی لەسەر گەڵاڵەدانەکە گەڵاڵە ئەو شوێنێکە شایستەیە لەبەرەوەی زۆر یادگاری گەورە و زۆر بڕیاری گەورە لەو گەڵاڵیدا و هیچ کەسیش نییە لە کوردستانی گەورە نەک لە کوردستانی باشوور گەڵاڵە ناسی چونکە گەڵاڵە ڕەبتەکی تاریخی بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە. چالاشەکانی ئەمڕۆتان چین چ ئامادەکارێکتان کردووەکو بۆ ئاهەنگەکە بەگشتی؟ ئەمڕۆ ئاهەنگێکی فراوانە لە هەنگێکی مرکزیە لە ئاستی هەموو کوردستانە هەموو لقەکان لە هەموو شوێنەکان لە زاخ و هەتا ئاگاتە منتیقی خانەقین و گەرمیان و سلێمانی و هەولێرەوانە دێن لێرە بەشداری ئاهەنگاکەن. کۆمەڵێک فقراتی وتار و پرۆتۆکۆلی و شعر و مۆسیقی و بە ئامادەبوونی کۆمەڵک هونەربەندی گەورە و بە هاوکاری تیپی مۆسیقای پاشای گەورە لێرە بەشدارەکەن. لێرە خەڵکێکی زۆر بەشدارەکە کۆبوونەوەی ئێمە بەڕاستی شانازیکردنە بەڕابرد و ڕێزگرتنە لەو ڕۆژەی کە لە ڕۆژێکی وەکو ئەوڕۆدا کۆمەڵێک پێشمەرگە تەوقی موامەرەی جەزائیریان شکاند و جارشکە بۆ شۆڕشتی هەڵچوونەوە. بۆیە ئەمە بە دڵخۆشی و بە فراوانی بە باوەڕبوون بەڕابردوودا ئەوە هەنگە جێڕینەمانەوەی ڕۆڵەکانمان فێرکەین کە ئێمە شانازی بەڕەوا بردووەکەین بۆی ئاسۆمان بە جوانتر لێر دیار بێ. باشە کاکرمان بەدەر لە بەرپرسی لە تۆ وەک کەسایەتێکی ناوچەکە خەڵکی ناوچەکە پێشمەرگەیەکی ناوچەکە کوڕی یەکێ لە فەرماندە دیارەکانی شۆڕشی ئەیلول تەنانەت گوڵان هەست بە چی دەکەی کە ئەمڕۆ یەک ئاهەنگ بەڕێوە دەچێت بەم بۆنێوە کە ئەمیش لە باڵەکایەتی و لە ناوچەکەی خۆتە؟ ئەوە وەفاداری جەنابی سەرۆکە. بەڕاستی من هەم نەک ئەمن ئەو چەند ڕۆژەی کە خەریکی ئامادەکاری بووین تێک ڕای خەڵکی و باڵەکایەتی بە گەورە و کچکە خوان ئامادە کردووە ئەو ڕۆژە ئیستیقبالکەن و زۆریش پێخۆشن بە تایبەتی خەڵکی گەڵاڵە زۆر دڵخۆش بوون بۆی کە جەنابی سەرۆک اختیاری ئێوە کرد. ئەوان پیان وایە ئاماژەی زۆر گەورە نەوانە بۆ منتیقەی باڵەکایەتی. ئەمە پێمان دەستکەوتێکی زۆر مەزنە. ڕێز کرمان ئێزت بەرپرسی لقی 26 گوڵانی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکانت. هەکار ئەوەی ماوە تەنها ئەوەیە کە لە کاتژمێری سێ ئاهەنگەکە دەست پێ دەکات و بڕیاریش وایە لەسەر ئاستی باڵا لە پارتی دموکراتی کوردستان بەشداری ئاهەنگەکە بکەن. ملەتی فۆر سپاس بۆ تۆ میوانێتە لە گەڵاڵە.